بە مەبەستی بەدواداچوون و لێکۆڵینەوە لە تەقانەوەی بیرەنەوتیەکانی کێڵگەی خەبازە لە کەرکووک. وەفدێکی لیژنەی وزە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەردانی شارەکەیان کرد. وەفدەکە کە لە سەرۆکی لیژنەی وزە و ئەندامانی لیژنەکە و یاریدەدەری وەزیری نەوتی عێراق پێکهاتەبوون. هۆکاری تەقانەوەی بیرەنەوتیەکان و کەم تەرخەمەکانیان خستە ڕوو. بە یاوەری ئەندامانی لیژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی نوێنەران ئەو بیرەنەوتانەمان بەسەر کردەوە کە ڕوبەڕووی هێرشی تیرۆریستی بوونەوە. ئەو هێرشانەی پێمان وایە هیچی لە کردەوەکانی داعش کەمتر نییە. بەو پێی ئەم کردەوەیە ئابووری وڵاتێکی بە ئامانج گرتووە. بە ئامانجگرتنی ئابووری عێراقیش وەک لێدانی عێراق وایە بەگشتی. لەم بەسەرکردنەوەیەدا هەندێک وردەکاریمان لەسەر ئاگرتێبەردانی بیرەنەوتەکان کۆ کردوێتەوە. بۆ ئەو مەبەستەش لیژنەی تایبەتمەند پێک دێنرێ و لێکۆڵینەوەکان بەردەوام دەبن. هەفتەی ڕابردوو لە ڕێگەی چەند بۆمبێکی چێنراوەوە هەردوو بیری ژمارە 33 و 44 لە کێڵگەی نەوتی خەبازە لە خۆراوای کەرکووک تەقێنرایەوە. گەرچی تیمەکانی ئاگرکوژانەوەی کۆمپانیای نەوتی باکوور ئاگری بیری ژمارە 44یان کۆنتڕۆڵ کردووە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سووتانی بیری ژمارە 33 کۆنتڕۆڵ بکرێت. ئەمەش باوتەی بریکاری وەزیری نەوتی عێراق بە هۆی نالەباری کەش و هەوا و بەهێزی ئاگرەکەوەیە. لە ڕاستیدا گیرروگرفتی کەشوهەوا هەیە، بەڵام هەموو پێداویستەکانی کوژانەوەی ئاگری بێری ژمارە 33 بەردەستە. بێگومان فشاری نەوتی بیرەکە زۆرە و ئەمەش گرفتێکی دیکەیە، بەڵام ئەگەر ڕاستی بە گۆڕانی بەسەردا بێت پشت بەخوا هەرم شەو یاخود لە دوو ڕۆژی داهاتوودا ئاگرەکە کۆنتڕۆڵ دەکرێت. بەرهەمی ڕۆژانەی هەردوو بیری نەوتی 33 و 44 لە کێڵگەی نەوتی خەبازە نزیکەی 2000 بەرمیلە. ماوەی هەفتەیەکە ئاگرەکە بەردەوامە. ئەمەش بووەتە هۆی زیانی مادی زۆر بە نەوتی کەرکووک. هەر بۆیە لیژنەکەی پەرلەمان داوایان کردووە هێزی زیاتر بۆ پاسەوانی ئەو کێڵگە نەوتیانە دابین بکرێت تا لەو جۆرە هێرشانە پارێزراو بن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.